خەڵەت ئایم نەدڵداری نامزانی چی بووە هەزاری یاری خۆمە و کەوتمە خەستە با دکتۆریش ناکرێت چاری دەم ڕەنجێنێ دەم تۆرێنێ بۆچی وایە بۆچی وایە آخر جانایە من نایم کردووە هاڵەیەک یاخ و فتایە ئەیبزی شێرەکەم ئەیبزی قوربانم لێم جەماعە دێواری هەمولایەکی باش تەبعی سڵاو ڕۆژەشی تایبەت لە بۆ مقاتیلەکان هێنۆ دەکەینەوە ڕاستە شتەکەت پێ دێرێ باشە سڵاو ڕێزەشی گەرم لەوە مقاتیلەکان لەوە مووی دوتەرەکانی مەلاقاتی لەوەی مووی دوتەرەکانی ستافی مەلاقاتی لێ ڕێز و احترام منەیە لە بۆ هەر هەموو طبعاً کورد خوا هیدایەتی هەموو کوردێکی بدە چونکە زۆر خۆخۆرین بەڕاستی تەماشاکە ئێستا هەزاران کەسی دەبینیتن خەنجەرەکەی وا دەرینەیە باشە کە دەزانین لە ئێستادا ئەمە گەورەترین پەی زمان لۆگاوت بووە نایەت تۆ لەگەڵ شەریکە لە سەخەتین لەو 1-2 ساعات 4 ساعات دانێ کە چابی باشە ئینشاءالله ئەرواش دەبیتن دێتەوە بەخوای نا سەبسکرایب بە تەزویر زیاد دەبی نەڤیو بە تەزویر زیاد دەبی دڵنیاتان دەکەمەوە خۆشبەختی خۆشحاڵین کەس نا بە قەدیمەکەی دانا ئێستاکە لە هەموو کەسە هەموو کەسانە زیاترە لە سەبسکرایب هەموو کەسانە زیاترە کە لە 8 ساعاتشە باشە 465 کەیە لە 8 ساعاتی هێشتا نەبیتە 24 ساعاتش باشە دڵنیادان دەکەمەوە ماستا بەجی گەورەین خوا زۆری دایە کە مە هەموو برادەر و هەموو برایە و چی برایان پێکەوەین کە دوانمان ئێستا بەداخەوە لە فیلمان نییە کاکەدانا سنابەکەی وەلیات وەزعی زۆر ناخۆشترمان لەوەی بەسەراتیە بەڵام هەر لە سەپی خۆمان بووینەوە هەر بەردەوام بووینە ئەوە ئەمن تعلیق پشتوانە ئەمسکەوە جوانی لۆ شخصیاتی مە جوانی لۆ کەسایەتیمە بەڵام منە ڕسمە کاکەدانەی دادەنێم ئێستا ئاخر پۆستی خۆم ئەوە جوابە بیبالە بۆ هەموو ئەو کەسانە کە دەرێن کاکدانا یا مەلاقاتی سنابەکەی ڕۆی تەواوی چی پێنما کات نازام چی ئەشتێکەوە باڵ ئی خۆشم دادەنێن کار ئیوی زۆر ئەو ئی خۆشم دادنێن کاک عەلیش هەموویان دادەنێن مەلاقاتی سنابەکەی ڕۆی ئەدیچ لە سناپی من دەکەی ئەدیچ لە سناپی کاک عەلی دەکەی دە گۆرانی ئی شێرۆی ئی سەرۆی ئی عەمە خۆرانی ئی مامزەوادی ئی کاکامی ئی عەمە سمبەی کام ڕۆژ لە فۆڕیوە ئی ئاکارزانی ئی ئەحمەدی هەموویان هەنیە دوو ئەوە گریە کاکانەوە تەواو شەریکە ڕایگرتیە 24 ساعتکە دەداتۆکە و شتە بەسەرە منیشدا چەند ماڵ پێش ئێستا دوایە شەریکە دایمەوە شتەکان چابووە هەموو چ خۆی دەهاتوو هەموو خەنجەرتان دەرینە بە قوربان زەرمان لۆچیان لۆ چ کەسەکە بووە لۆ چ شارەکە بوو بە قوربان دەمە و جیاتێ تاکەینێ برام هەموو برای یەکین کەسی یەکین ئەمە لە هەموو کاتە ناخۆشەکان بە هاواری و بە پیلی هەموو شارەکان چوینە لە هەموو مۆزوعەکان مۆقیفمانە بووە ئەو لۆ هاتان لێهاتێ برام هەموو برای یەکین کەسی یەکین خۆزگە عەرەبەک وای کرد بە تعلیقی بیواش بە دژایەتی کرد بە نەک کوردەک نەک برایە بەداخەوە تا وی کاکەدانە دادەنێم وی خۆشم دادەنێم کە ئەمە هەردەم هەر دەمینین هەر لە لووتکەس دەبین هەر پاشایەتی کورسی پاشایەتی سناپیشە لە خۆمان جوان هەر لەکنە خۆشمان دەبی چاوی یەکە بێکەتا مازەکەم ڕز و حورمەتێکی تەواوم لەو کەسانێک کە دڵگران بوون کە پێیان ناخۆش سنابەکەمان ئینشاءالله مژێنیتان دەبێت کە لە چەند وەختێک چەند ڕۆژێک شتا دێتەوە تاکید بن چکە هیچ مخالفەکمان نەبووە هیچ شتێکی مخالفیش ناکەین ئینشاءالله چاو یەکە بێکەدا مازەکەم دووبارە ڕێز و خۆشەویستی من لە بۆ هەموو قاتیلەکان لە بۆ هەموو بینەر و خوشک و برایانەی کە تەماشامان دەکەن شێرەکەڵ بە قوربانم کاک بەرزادرام ستاوت ماچەکەم گۆرەکەم دانا گوجانە قوربان دەم وەرە بزانم هاچی باش لێت دێوماوەی هەموو هاچ لێت دێ ئارە وەڵڵا کە بزانم باکۆ چەندە بێتامانکردی لەگە هاچی بۆ سناپ و فەیسبوک نییە بە قوربان دەم ئەوە وڵای تا لەسەر برای خۆڕاوەستێک دەقات ئێتەوە برام تەوە کا گۆرانی شاشی لێدای برام کا کاتم شای بکە برای خۆکەم
هو سوا واكب مامو والله انا تمام برام لو قصة قمني برام لو برام لو برام ما سوا هرو ما بدي بزانا دي وما ديم دس لما يعني دس لما بس لما لا تشي خوك زيتو قورك قال بخير بي ساوت مازكم سعد باشا برايا مني ساوت مازك كاكا سور بخير بي حياتكم ام تبيك بينو درو لك عندك يا نا درو لقيتونا كده والله دروتك اخذت ورا مليت والله لعبتنا من اخوار والله مش هتأسنا من اخواني والله لا رشيتنا من اخوار داكم قلت يورنا نايم قبل الناس وماري ميران ويني نان صاردو نان بوبوز نان بوبوز والله روشتم مزونه وبس والله يدخل والله لبش ماري لا سري فرعي ولا سري فرعي بقرعون اللي لبش ماري نقوم بشرط قصدها روشت ما لكن كل زيادة شو بشرط قصدها كاك علي ما موضوع عقيب قوري لا قوري تساوكم بس بكره زاش كويتو قرعني ولا خنكام دابا ندخل بريكم ساري اصف جنيه هنا ولا دي درمتون دبي برنامج سيار والله ما جواب زنو باشا او سعر دك انا بخلاتي بين دري انا استقدمش ابدا من يوميني او زارب سيارش كم بكام الله دوتريت الشام اسبانيا سوريا ايران برا سوريا جاك سوريا داغر دبراغر مش بيطرا دبيرم تصدق كان ازل دمياوي ونسي اسف لي ده برافو شو جزائر وشو صوت عطاك قلت ايران اوه شوف الليل اري والله برسياري ضيف ايه الشيرت شدري هوني الريكورد ديال بوزو كريم نالتشا والله بيرم ساكر والله بيسنو دار بيسنو باشتر محمد تسلينوم دار اللي تشوفوا دار دريشنك شنو يا شنو والله يولي والله ويا افريقيا ولا ويا باكستان وهندستان وشندر والله درك راي يا والله ماما وبتي الرابر اري والله هلا جماعه تيو كاك ميلان تيو يعني لودك ابراهيم لودك ها ماما قام لي دسلونا دزاين كو دسلودي وريك اصاني نازل تاخيكو ميران تخواز زوري مخو بقرعان قال الساده خوشكانا اي بس لا اسيتو يلا نشوفو صلاي خواتاني بتشون تندرستان باشن يوان باشي وسلامتي ملاك ان شاء الله ساوتا مازدكم عزيزين ان شاء الله على خوشي وشاري داربن دغه سلااو ڕێزمانەیە لۆ فانەکانی کاکۆرانی خۆشەویستە دڵی عمل ئەوانەی فانی توناوی کەسی و باقڕوان تێگەیشت و دڵی ئەکادیمی سەقافی فول زۆر سپاس بەخۆت وای لێ مەژوارەوی نازەوات چاوتە ماز دەکەم یەک دوو قسەمە ویستم بکەم دوونێ کە مەسەڵەن چینانمان خوادۆن دەک پێکەنین و ئەشتانە گۆلتان گۆلۆوا دەکەن مەلا بەخۆی دڵی تۆندە و نازانم چ زەمات خۆی مۆزوعەکەیە ئەگەر ئەمە ژۆک و مەلایەن خۆمان غەمبارکەی دڵماتون ئەو کوڕە زیاتر دەڕۆخێت لێ ئەمە لەو حاڵەتەی مە بە قەسییان دەشت دەکەن تا دڵی خۆش بکەن تا پێ بکەنی لەگەڵمە یعنی بڕوا بکەن لە پشت کامێرەی هەندە شتمان کردێ بەس تا پێ بکەنی دڵخۆش بیتە لێ ئەمەش نابی وەکو ئەو کەسبین یعنی ئەوتان زۆر غەڵەتە یعنی دەمبینی چەند کۆمنتەگات وەر قسەی نەشیاویشیان پێگوتمە قسەشیان پێگوتبووین مەلا دڵی توندەنگۆ دڵتان خۆشە و نازانم چ ئەخەرەمە نابی ئەمومان کەسبین ئەومان غەمبار بین دوایات یعنی شتەکانمان دەڕوخین ئەویش هەست زیاتر ئەس بۆ ڕخان دەگات لەو حاڵەتی دەبی بە شێوازێک بین ئەما تاکو ئەویش بێتەوە ناوەزعەکەی نەک ئەو زیاتر ئەمە دڵیتون کە ئەمەش غەمبار بین و لەگەریەوە ئەوەتان زۆر غەڵەت بوو باشە ما هەندە شت هەیە لەوانەیە ئەنگۆ هەست پێ نەکەن بەڵام ئەمە هەست پێ دەکەین ئەگەر ئەمەش وەکو ئەو بین بڕوا بکە ئەو خراتر دەبیت لەو حاڵەتەی ئێمە دەی پێ بکەنین
دڵی خۆش پێین یانیان دیتەوەش لە بۆ بڕخسەینە تا بێتەوە ناوەزعەکەی کەسانەشی کە قسەیان پێگوتوین قەیناکە گەردەنتان نازابیت کە مەقسە بە کەس نارین و زۆر ئەزیز بەس لەوەی دڵنیا بن کە ئەمە هەمیشە پژمەلاین و هاوخەمی مەلاینا و هەموو کات هە لەگە مەلای دەبین ئیشاڵڵا جانا قربان دمه قربان چه برای قربان نقصه تقومه تقصيها اشتك ما بيراتوا لا قول اقصى عندك كومنت شدات ودان جونجو هذا كانوا ملاوك وغنبارو بطاقته والله اوان التقصير يعني كذا مخو لناخو بصامة قنا عقب ويدانيا أنا والله وانا رصاص من على قم من تلفون ولا كان ليم دفسنا لوم دكريين ونشاف ذلك زرقاء طبان سباس هم تان ذكر هم تانوا من قوران هم تانوا من شيرون ميران علينا بخواي هم تانوا فاي خوتان سلمان طبان كل زور بخواري باري دايتو كبابا زور بخواري باري دايتو حرص طامنو كاكدانا لعاني كباب خواردني هذا سمنو كباب لعاني شورو خواردني الله يا ربي وما رأى عدنان بتصير سي والله اسمه او تساش ترجان باش براك ولا كاكا كابتن الله تصير رجال لا اللي برندكين شيرو إبراهيم فيري تعوضكين اتو ام فيردكي كرو ما مصطفى برام بريا ما مصطفى خير بي والله هيك تونو فير اليوم كردي ما مصطفى خالي بو ترى قدم هادي ما مستني هادي تمشاك ويدانا كرو لاعبي ما مصطفى منات ما بس تمشاك ما تودك كمان منات مو ولا ديار قمي ويدانشم حرصتا كاك احمد العاني فير بني طاولي اتو والله قمي باجني بخوا 3000 بقمي بفيلم بردي جو هبي بخوا ولا بروا كان بروا ولا بروا كان ما مستني هادي قولة بخير بين وتدري انك في الصفر بواتو ماما من ويا هاكي ماما اي ماما ساعات جدك ايه اتو لساعات شو خرشي برا قوريتو هاك اللي ده هاك اللي ده اتو برا قوري هاك جيكلا قوري اللي ده السناب يتو هاش اللي دي نازع موبايل ليه قبل وزبه وزبه انا بصانع كده اصلا من الاخر كاكالام بخير بين بارش برام قربان دم برام سعود مازكم يلا بخير بي قولت كردين عيات برام سعود مازكم فؤاد بخير بي برا قولة سعود مازكم بريز كاك فؤادتو تعيا خاص لبو كاك فؤادي هوش كاك قورة قولي هلا برام ميرانش مشغولة ميران اكتيف على اكتيف لا برا قوريتو تاج السلام با قربانو كاميرا دري بعد بوصله سبكم بقى درمان الشارع كمان كاروان صادا سير رزقك كل برام ولودك كار برام كل برام تو صادا كل بتاع رشكي ها السلام ورحمة الله كل الرئيس باش برام كل برام تو يجي ياخذ بجرة تالو رشكة تساوكم لين لونيا نيسانا كنيا دفر ملي اتوازو بينه او قباقيش كده تيا او قباقيش اي بري بري دي عليه تو مشكلين تيا تي مشكلة ماني كاكا كتسكا سايب مارنا يا كارو وربي تشاي كورة كتشاي او ريبورد او ربي تشاي كورة بيراشة سروك سروش برام كوي ولا بغزلت مش عندك ايه ليش بتسني انت لا بغزلت مش عندك هاتي ندري
برام درێم کویە لو هاتەم شام دەکەی با قوربان دا و هزار دەخەنەشی بکە برام تۆ شام دەکە بە تووڕێی برام ماما نابی و هابی دەبی زەردەخە معدە لەسەر لێبی لە قسە دابکە کرە بە قوربان دەم ستایلی پرچ خۆی گۆڕیە وەڵای جوانە دەستێری من 1 ساعت و ساعت چەندە برای منم دەست شاندا لە علاقی من بەخۆی چارەگەجە بە شەرەفەت علاق بووە 3 ساعت گوتوازم ڕدەین دەکەم هیچی پێ چێ نا